پارتی بۆ وا دەکات؟ ئەرێ پارتی چی دەکات؟ ئێوە دەزانن؟ دەبا ئێمە پێتان بڵێین. ئەوەندە نابێت با ڕیفراندۆمێک نیوەی خاکی کوردستانیان پێ لە دەستداین. هەموو دنیا بە مەسعود بارزانی وت کاتی ڕیفراندۆم نییە، هەر نەبێت دوای بخا. وتی ئێمە دەیکەین و حساب بۆ یەک کەسیش ناکەین. مادام ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ یەک بەشەرن. مەسعود بارزانی وەکەوەی خەریکی فاڵگرتنەوە بێ دەیوت ئەگەر سەری گرت ئەوە نیعمەتێکە و بۆ هەمومانە. ئەگەر سەری نەگرت ئەوە بڵێن ئەم کابرایە سواری سەری خۆی بووە، سەریشی نەگرت و سواری سەری خۆشی نەبوو. ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتاندا. ئەگەر سەری نەگرت کاکی ئەوانەی کە هەر لە ئێستەوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین و خەتەرە و وا دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسان دەمرین، ئێمە وەختە ڕێگۆ کرەوەیە سنوورەکان بکەنەوە ئەمە بەغدا ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو. ئەو وەختە من حاضرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و دەیانوت لەگەڵ عێراق دەبینە دوو دراوسەی باش، بەڵام ئێستا بۆ کڕینی دەنگی ئەندام پەرلەمانی سەربەخۆ بەخۆیان و جانتای پڕ لە پارەی خەڵکەوە خەریکی کڕینی دەنگن. هەر ئەمەش نا، پارتی هەر کاتێک بیەوێ ڕێکەوتن لەگەڵ ئەموو ئەو دەکات. دانیشتنی لەگەڵ سەدر با خیان نەدەزانی لەلایەن یەکێتیەوە، بەڵام خۆیان چوون هاوپەیمانی لەگەڵ سەدر و حەلبوسی دەکەن تەنیا بۆ بردنەوەی کورسی سەر کۆمار لا یەکێتی. ئەوەی ئەوان خیانەت نییە و هەنگاوێکی استراتیژیە، بەڵام هەر خۆیان دەبنە کەوا سووری بەرلەشکری تورکیا لە دژی برا کوردەکانی باکوور. سەرۆکی حکوومەت کە مەسرور بارزانی کوڕە گەورەی مەسعود بارزانیە زۆر بە ڕاشکاوانە بۆ موچەی هاوڵاتیەکانی کە مافی سەرەتایی خۆیانە دەڵێت ئێمە ناتوانین بۆ موچەی هاوڵاتیان سوال بکەین. ئێمە سوالکردنین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغدا. ئێمە سوالکردنین هەموو مانگێک بچین لە دەرگای بەغدا بدە. ئەی حکوومەت ئەگەر لە خەم و ئازاری میلەتەکەیدا نەبێ بۆچی باشە لە هەر وڵاتێک ئەگەر موچەخۆر لە سەرەی وەرگرتنی موچەکەیدا گیان لەدەست بدا حکوومەتەکەش دادگایی دەکرێ. ئەمە سەرباریەوەی لە وڵاتە دواکەوتوەکان نەبێ سەرەگرتن بۆ وەرگرتنی موچە هەربوونی نەماوە. ئەوە بەهاریش هات، هێشتا خەڵک نەوتی بۆ زستان وەرنەگرتووە. باشە پارە بۆ کڕینی وەلا هەیە بۆ هاوڵاتیەکانت نییە؟ ئەمە چ جۆرێکە لە سیاسەتکردن؟ ئێوە لەوەتەی هەن نۆکەری بێگانە و ڕێوی بوون بەرامبەر بە نەیارەکان، بەڵام بۆ مامۆستا ئازان کە داوای مافی خۆی دەکا بە شەق تێیبەر بن. لە کاتێکدا چەکی دەستی مامۆستا تەنیا قەڵەمە بۆ پێگەیاندنینەوەی داهاتوو. ئەی بەرامبەر موشەکەکانی فاتح چیتان کرد؟ وتان بەتوندی ئیدانەی دەکەین. بەتوندی ئیدانەکردن مانای چی؟ ئێوە بوونەتە ڕۆبۆت بەدەستی ئەموو ئەوەوە. ڕۆژێک تورکیا دەتانکاتە دەستگەلای دەستی خۆی، ڕۆژێکی تر لەگەڵ سەدر هاوپەیمانی دەکەن، ڕۆژێک نووری مالکیتان بە پیاوی ڕۆژە سەختەکان ناوزەن دەکرد. هەر ڕۆژە و نۆکەری شوێن و ناوچەیەکن. ئەمە لە پێناوی چیدا؟ تەنیا کورسی دەسەڵات؟ لعنەت لە کورسیەک کە بۆ چەوسانەوەی میلەتەکەی و نۆکەری ئەموو ئەو دروست بوو بێت.